دەچینە شاری سلەیمانی شاری هەڵمەت و قوربانی لەوێ گەنجێکەیە ناوی هێدی ئەحمەدە. هێدی زۆر ئاژەڵی خۆش دەوێ و گرنگی بە ئاژەڵ دەدا و ئاژەڵ دۆستە. ئەو چەندین جار دەچێ ژەمی خواردن ئاماداکە ئەیبا بۆ ئاژەڵە بێخاوەنەکان و بێماڵەکان. ئەوانەشی بریندارن سەگ بێ پشیلە بێ هەرچی بێ دەیبات چارەسەریانەکات. چەندین جارۆکاری کردو خواردنی بۆ بردوون جا ئەو ئاژەڵانە کاتێک گویان لە دەنگی هێدیە بێ هەموو بە کلکە کوتێ ڕاکەن بۆ لای هێدی و دەنگیە ناسنەوە و زۆریان خۆش دەوێت. لەم فیچەرەدا باسی ژیانی هێدی و ئاژەڵەکان دەکەین. ڕازیەکەین بەمە بۆی کەمانێ ڕۆکۆ یەکسەر قوتیرە. 7 ساڵە لە هەر جێگەیەک بزانێت ئاژەڵێکی بێلانە نەخۆشە یان کێشەیەکی تەندروستی هەیە. هێدی بێ گوێدانە دوور و نزیکەکەی بۆ چارەسەرکردنی دەڕوات. ئەبێ لە نەشتەرگەری بم کە سەگێکە قاچی شکاوە دەستی شکاویان دەستێ بڕێتەوە قاچێ بڕێتەوە یان ڕەحمی کە سەرەتانی هەیە کە عملیاتی بۆ بکرێتەرە بێ لەگەڵ ئاژەڵەکەما بەمە بێ بە ئاژەڵی من لەو دەقایگینە هەموو کاتێمە ئاژەڵی سروشتە. من هەتاکو 100 ساڵی تر خزمەتی کەم لە کۆتایامەی من نییە مەی سروشتە هی من نییە بەڵام ئەوەیە کە هەر کەس و لاسی خۆی مرۆڤبوونی خۆی زیاتر بتوانێت بسەلمێنێ و لەبەر خوا کە ئاگای لیان بێت و خزمەتێکیان بکە. بەم ڕۆژگارەش شتی باشە بینین شتی جوانە بینین بە ڕێژێکی زۆر کەم و شتی زۆر ناخۆش و ناشرینی شەبینین. بۆ نمونە دوێنێ کوڕی گەنج ڤیدۆیەکی بۆ ناردوم کاگە دێم چەند سەگامە یەکەم جاریان نێمە ژار خوار دەکرێن لە سەر چناروان لێکراوە لای هۆڵی ئۆسکارۆوانەوە. دانێک تریشمەر لە پەلە ناو سلێمانێ لە گەڕێکی شەکرەکە هەڵگرتوێتەوە کە فیشەکیان ناوە بەڕانیەوە حەملیشی هەیە هیچ شتێکی بۆ ناکرێت ناتوانم لە هۆتێلا دامناوە هیچ شتێکی بۆ نەکراوە قاچێراوە کە فیشەکەی تایە و شکاویشە 4 بەسکەی بووە. هیتری تیا کە سیارە لێە بەجێ ئەهێڵێن گوێ نایەنێت حەوزێشکێنن فەقەرێشکێنن تر باری مەکازانم تۆوا پێت وە کاڵی سیارەکەم پیسەکە یان خراپێکە قەیچێکە تۆ لەبەر خوا شتێک بکە جا بزانە و کاتە ڕۆحت چەند ئاسووتەیە چەند باشە ینی هەموو شتێت جوانە بێ لە لای خۆت. هێدی جگە لە چارەسەر ئامادەکردن و خواردن پێدانی سەگەکانی کردووە بە پیشەی ڕۆژانە هەر جار و خواردنیشیان بۆ دەبات. کە ئەمڕۆ لە ڤیدۆکەیە کە و گۆشتم لە لاب و دوێنێ بۆیان هێنام خاتونێکی بەڕێز بۆی هێنام ئەگیران من وەکو ئەکسەرەتی کات فریا و گۆشتە ناکە و مۆ دەستیش ناکەوێت چکە بۆ شوێنی تریەبان من وەکو خۆم درایفوت و نانەوردە و ماسی قوتو تێکەڵەکەم خواردنێکی زۆ بەتام و خۆشە لەلایەن کەس لە من دڵخۆشتر و هەستێکی وای نییە یعنی ئاژەڵ دۆستەکانی تر هەموویانم قەناعەتی منیان هەیە. ئەزانی ئێمە شتێکەکەین بۆ ئاژەڵێکەکەین ناتوانین شان باین خوا نەخواسە پۆزە فیزێکمانە بێ ئێمە بۆ ئاژەڵێکەکەین منەتی بە هیچ شتێک نییە لەبەر خواشتەکەکەین بۆ مرۆڤێک نییە دوای بیتەوە بە چاویە ڕەتفعلی ڕێکشنێکی خراپێ بێ بووی بۆ ماژەڵێکەین دوای بۆ نییە هیچ شتێ بڵێ. هێدی بە تەنیا خۆی کارەکان ئەنجام دەدات بەڵام کوردانی دیاسپۆرا هاوکاری و پاڵپشتی دەکەن. زۆر سوپاسی هەموو ئەواناکەم بەڕاستی ئەوەی کە منیکەم ئەو خەڵکی کە منی خۆشێ لە بەرچاوی خەڵکا دەرەکەوم سەپۆرتی خەڵکە بەڕاستی خەڵک سەپۆرتێکی باشەکەن لە ئەوروپا لە هەموو وڵاتە ئەوروپیەکە و لە کوردستانە لە هەولێر لە هەموو شارەکان سەپۆرتەکەن خزمەتەکەن هەموو کاتێک پێشم وتما پێم خۆشە پارەکانتان بۆ ڤیدیۆ بکەم کە بزانن چی لێت بۆ تەرجیعی خەڵکی تر و کە ئاگادار بن من هەتا مردن مەمنونیانم دەستیان خۆش بێ سپاسیانەکەم لەشیان ساغ بێ بەڕاستی کەم و زیا لە حەقی ئاژەڵەکانە لە حەقی و هۆتێلە لە هۆتێل بۆ سەگ و پشیلەکان لە حەقی خواردنە هیچ کاتێ دەستیان نەناوە بە ڕێ ماژەڵان و هیچ کاتێ هەموو کاتێ باشی و پیاوەتی و مەرداتی خۆیان سەلمانوە بە ژن و پیا و بە کچ و کڕ و گەنج و پیرەوە. باوکو دایکە بە تەمەنەکەی هێدی پاڵپشت و یارمەتیدەری ئەوە پێم خۆشە نەفسێن خۆی مخۆم پێم خۆشەکە یارمەتیان منەک بێم ناخۆش بێت هەردووشیان دەڵێن بەکاری کوڕەکەیان ئاسوودەن. ئەو بێزمانە شتێرە خۆم بەخۆشە و دانەی لە دەرەوە بوو لە ڕێکەسەگە دەرەوە بوو چون لە پارچێکم بۆ بر لە بەرەوە دەشتە بۆم داناکتم باکرد بێ بناخە باکم دایکی بەچکە بوو ئێتر خۆم ئەگە هەرچی شتێک بێ نایڕێژم ئەچم لێوان دانێم با بخوان بکەن ئەم پشیلانش بەخواست وەچش خۆم شتیان بۆ دانێ. وەڵی هیوادارم هەر کەس لاسی خۆی قورسیتیان نییە فەلسەفەش نییە
هەر کەسە و لاسی خۆی خزمەتێکی بچووک بکا و بەر پاش ماوەی سفرەکەی فرێنەیات و داینە لە بەدرگان لەو دەشتە داینە وەسەلام.